یەکێکی تر لەوانەی کە قەدەغەیە لە مزگەوت بکرێ بریتە لە بانکردن بۆ شتی ون بوو کە ئەمڕۆ باوە هەر شتێ ونە بێ خەڵک ئەچێ لە مزگەوتە جاری بۆیە. ئەمە شەرعی نییە بە هیچ شێوەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا رأيتم من ينشد الضالة في المساجد فقولوا له لا ردها الله عليك. فەرمێ گەر بینیتان کەسێک بانگەوازەکە بۆ شتێک کە لێی ون بووە لەناو مزگەوتە بڵێن خوای پەروەردگار بۆت نەگێڕێتەوە. جا سبحان الله نەش بینراوە بەهۆی بانگەواز و جاری مزگەوتەوە شت بدۆزرێتەوە. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانمان پێیەکە ئاوای پێ بڵێنەوە کەسێک کە جاڕێیا و بانگەوازەکە لەناو مزگەوتە بۆ شتێک کە ون بووە پێی بڵێن خوا بۆت نەگێڕێتەوە نەیدۆزیتەوە. چکە بەڕاستی مزگەوت ماڵی ئەڵڵایە جەل جەلالوه و بۆ ئەوەیە عیبادەتی خوای پەروەردگاری تیا بکرێ. لە فەرمودەکانی پێشوا باسمان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خۆشەویستترین جێگاکان لە شار و وڵاتەکانە مزگەوتەکانە لەلای ئەڵڵا جەل جەلالوه و خێزەوەنترین جێگاکانیش کوێیە؟ بازاڕەکانە. تۆ چۆن کردداری بازاڕەکان کە کڕین و فرۆشتنە ئینتە ناو مزگەوت کە دوو جێگان بینی مەشریق و مەغریب دوورن لە یەکەوە جیاوازن لە یەک تۆ چۆن معاملەی ناو ئەو بازاڕە کە ئەوە حاڵیەتی لەلای ئەڵڵا ئەیهێنیتە ناو مزگەوتەوە کە ئەویشەوە حاڵیەتی لەلای ئەڵڵا جەل جەلالوه. چۆن ئەم دوانە بەراورد دەکەی بە یەک و کۆیانەکەیتەوە بە یەکەوە. و بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەو دوعای لێ بکەن بڵێن تیجارەتەکەت بەرەکەتی تێ نەکەوێت. بە هەمان شێوە هاوارکردن بۆ شتی ون بووش ئەویش هەر لە بازاڕایە عادەتەن. چۆن تۆی هێنی لە مزگەوت ئاوەی بۆکەی تۆ بۆت نییە بە هیچ شێوەیە مزگەوت بەکار بهێنی بۆ هیچ شتێکی دنیایی. هیچ کەسێ بۆی نییە بۆ هیچ مەبەستێکی دنیایی. لەوانە پیستر و قێزەوەنتر کە لە مزگەوتە ئاکرێ ئەمڕۆ بە ناوی دینەوە بانکردنی خەڵکە بۆ مەقەڕەکان بۆ بارەگای حیزبەکان بۆ بە حیزبیکردنیان و بەکارهێنانیان بۆ بەرژەوەندیە دنیاییەکانی حیزبە گەڵاوەکان کە بە عەلمانی و ئیسلامیەوە لە ناو مزگەوتەکانە خەریکەوە. ئێستا کەمترە بەڵام لە ڕابردووە زۆر بوو. هەر لە ڕێی ئەو مزگەوتانەوە بانگەواز زیانە کرد لە زۆنی ئەملا ئەوەی لەولا بکوژێ دەستی سەوزە بێەوە چێتە بەهەشتەوە لەولاش هاواریانە کردەوەی لەم لا بکوژێ دەستی سەوزە بێەوە چێتە بەهەشتەوە. مەلاکان دیارن لە سلێمانی و لە چەمچەماڵ و لە هەولێری ژلەی بوو هەمووتان دیوتانە. ئێستا جەریدەکانی خۆیان ماوە هی ئەو کاتە بە جوانی بە مانشێتەکان مامۆستا فڵان کوڕی فڵان پێشنوێژی فڵان لە فڵانە جێگا وای فەرموو کە لەوان بکوژن دەستان سەوزە بێ ئەمانیش لەوان بکوژن دەستان سەوزە بێ هەردووکیشکەر کووردە. ئەمە لە کوێژ لە وتاری هەینیا لە ناو مزگەوتە. وی خەڵگە بێ کە ڕووی کردە مزگەوت مسلمان وشیار بێ ئاگادار بێ دانەنیشێ بە دیارە و جۆرە کەسانەوەی کە ئایانەوێ لە ناو مزگەوتە لە ماڵی خوایە بەرژەوەندی خۆیان بەدەست بهێنن. هەر کاتێ هەوڵیان نا دنیا بەدەست بێنن بە مزگەوت واجبە لەسەر ئەو خەڵکە لەو مزگەوتە بیان کاتە دەرەوە چونکە ئەوانە بۆ دینداری و دین فێرکردنی خەڵک نەهاتوون بۆ کەسابەت و بۆ بەرژەوەندیەکانی خۆیان هاتوون و بە هیچ شێوەیەکیش دروست نییە لە وتار و دەرسی ئەو جۆرە کەسانە دابنیشی کە ماڵەکانی ئەڵڵا بەکارەهێنن بۆ بەرژەوەندی دنیای خۆیان بە هیچ شێوەیە. با ماوەیەکی تر پەڕۆبایانەکە دەست پێ بکە بزانە چۆن بەکارێنن بۆ لە خەڵکیش یەکەن بە دین. بە هیچ شێوەیە نییە دروست نییە ئەمە بەکار بهێنی. هەمووشی کە کورسی زیادی کرد و دەنگی زیادی کرد بودجەی زیاکە پارەی زیاکە و بۆ ئەوەیە مەنسەبی زیاکە و بۆ ئەوەیە. هیچ کاتێکیش ڕووی نایەوە مزگەوت بۆ ئەوانە بەکار بهێنرێ. جا تۆ بۆت نەبێ کەسابەتێکی حەڵاڵ تیا بکەی. چۆن بۆت هەیە هەڵخەڵەتاندنی خەڵک و خۆ دەوڵەمەندکردن و خۆ بەرزکردنەوە بەدەزێنانی پلەپایە لە مزگەوتە بەکاری بهێنی بۆ ئەوانە چۆن بۆت هەیە کە تۆ بۆ کەسابەتێکی حەڵاڵ بۆت نەبێ. تۆ بۆ شتێ لێدون بووە بۆت نییە بانگەوازی بۆ بکەیتیایە بڵێ خەڵکی نەوەرن بۆم گێڕنەوە
چۆن ئەتوانی بڵێ خەڵکی نەوەرن دنیام پێ بەخشن و من سەرخەن و بەرزم کەنەوە و با من قەڵەوتر بووم و سەرزلتر بووم و دنیا زیاتر بەدەست بێنم چۆن بۆت هەیەەوە بکەیت جا بۆیە بەڕاستی ئەوەی ئەیبینن ئەمڕۆ هەمووی هەتکردنی حورمەتی مزگەوتە والله جل جلاله ئەوەی قبول نییە رسول الله صلى الله عليه وسلم قبولی نەبووە باوەڕ ئەکەن پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە حەساسترین کاتە مزگەوتی بەکار نێناوە بۆ بەرژەوەندی شخصی خۆی خودی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە ئەگەر بەکاریشی بێنە بۆ بەرژەوەندی شخصی خۆشی ئەو چییە پێغەمبەری خوایە بەرژەوەندی پێغەمبەر صلى الله عليه وسلم دینەکەمانە ئەگەر بەکاریشی بێنە بەڵام ئەوەی نەکردووە نە سەحابە نە تابعین شتی وایان نەکردووە بە هیچ شێوەیە ئێستا ئەمڕۆ کەسانێک خۆیان لەوانە بە گەورەترە زانن بە هەموو شێوەیە مزگەوتەکان بۆ بەرژەوەندی شخصی خۆیان و بۆ دنیا بەکارێن تۆ ئەم فەرمودانە کە هاوای بیستی هەروە لێکی مێرەوە کە دامایەک لە معاملەیەکی کرد هاوار بکەم بڵێم خوا بەرەکەت نەخاتە تیجارەتەکەتەوە بەڵێ بەواڵێم بەڵام بەوەش بڵێ کە حیزبایەتی تیاکە بڵێ خوا بەرەکەت نەخاتە حیزبایەتیەکەتەوە دەڕزی یاخوا خەریکەوەی لە ناو ماڵی خوایە عیزت بۆ فڵان و فیسار بێ بۆ دینەکەی ئەڵڵا نەبێ خوا زەلیلت کایە خوا ئەبێ واش بۆوانە بڵێن کە بەڕاستی ئەمڕۆ زۆرجار مزگەوتەکان بۆوانە بەکارەهێنرێ یاخود بۆ سەرخستنی گروپەکەی خۆی بەسەر گروپێکی ترە بۆ هێرشکردنە سەر کۆمەڵێ مامۆسان کە لەگەڵ هەواوارەزی ئەوان ناگونجن بەبێ ئەوەی هیچ تاوانێکیان کردبێ هیچ هەڵەیەکیان هەبێ ئەگەر ناڕێکێکیان کردووە هەڵەیەکیان کردووە ڕەدیان بەرەوە ئەوە هەر هەبووە لە سەحابەوە تا ئەمڕۆ هەبووە ڕەتدانەوەی کەسانێک کە لاڕێ بوون کە لایان داوە و ئەوە لە دینیشە لە مزگەوتا بیکەی بەڵام بتەوێ بەلەکەدارکردنی و بەوانە خۆت بەرزکەیتەوە و ئەو نزم بکەیتەوە ئەوە شەرعی خوانیە بۆ هیچ کەسێ دروست نییە دابنیشێ بە دیارە و جۆرە کەسانەوە و ئەو بابەتانیان لێوەرگرێ و لێیان قوبوڵ بکە